پرسی چقبەستویی سیاسی لە عێراقدا بەردەوامی هەیە بە بەردەوام عێراق ئەو خاکەیە کە کێشمەکێشمی سیاسی کۆمەڵایەتی و هەروەها پرسە سەرکێکیش کە ئابوووریە کە ئاراستەکردنی کۆی بابەتەکانە لە عێراقدا بە بەردەوامی بوونیان هەیە لە ئێستاشدا پرسی پێگنێنانیە حکوومەتی نوێی عێراق و هەروەها پرسی سەرۆک کۆمار و دەستنیشان نەکردنی سەرۆکوەزیرانێکی نوێ بۆ ئەم کابینەیە یەکێکە لە هۆکارانی کە شڵەژانێک لە نێو شەقامی عێراقیدا بەدی بکرێ هەر ئەم ڕۆژ وەکو پەیامبەرمان بێستون باسی لێوە کرد خۆپیشاندان یاخود خۆپیشاندان ڕوویدا و خۆپیشاندەران چوونەتە نێو بینایی پەرلەمان لە بەغدا من لەسەر کۆی پرۆسی سیاسی لە عێراقدا و هەروە پرسی ئاسایشی خۆراکیش کە لە ئێستادا باسی لێوە دەکرێت و سبەینێ دووبارە ئەنجومەی نوێنەرانی عێراق کۆ دەبنەوە من میوانێکم لەگەڵدا دەبێت گفتوگوی زیاتر لەگەڵ میوانەکەم دەکەم بەڕێز ڕێبوار حەماویت کە بەڕێزیان ڕۆژنامەنووسن ڕاستەوخۆ لێرە لە ستۆدیۆ میوانی منن کاک ڕێبوار سپاس بۆ ئامادەبوونت سەرنجی ئێوە بەگشتی لەسەر کۆی پرۆسی سیاسی لە عێراقدا چییە ئەم شڵەژانت چی ڕوبەڕووی عێراق بۆتەوە بەڵێ دیارە پرۆسی سیاسی لە عێراق ئێستا پرۆسیشی ئالۆزە دوای دواکەوتنی حکوومەت ئێستا ڕەوشەکە ئالۆسر بووە لایەنەکان هیچ لایەنیشان ئەو دوو بەرەی کە ئێستا لە عێراقا هەن هیچ لایەنێکیان ئامادە نین سازش بۆ یەکتر بکەن ئەمە وای کردووە کە ڕەوشەکە زیاتر ئالۆز بێت لەگەڵ ئەوەشدا ئەنجومەنی نوێنەرانی عێراق کۆبوونەوەکانی دەست پێ کردەوە لە بەرنامەکانیدا هێنانی پرۆژە یاساکان بۆ ناو ئەنجومەی نێران ئەوە جۆرێ بەرکەوتنی لە نێوان لایەنەکانە دروست کردەوە هەندێک لایەن پێیان وایە کە هێنانی پرۆژە یاسانە مەبەستێکی سیاسی هەیە زیاتر کە ئەوەی کە مەبەستی خزمەتکردنی خەڵک بێ بەپێی ئەوەی کە دیاری کرابوو بڕیار بوو سبەینی ئەنجومەی نوێنەرانی عێراق دەنگ لەسەر پرۆژە یاسایی پاڵپشتی ئاسایشی خۆراک بە کەمە پرۆژە یاسایەکە پێشتر پرۆژە یاسا نێدرا بوو لەلایەن دادگای فیدرالیەوە ڕەت کرایەوە ئێستا جارێکی تر ئەم پرۆژە یاسا لە پەرلەمان ئامادە کراوەتەوە ئەوەی کە تا ئێستا دیارە هاوپەیمانی سەدر و لایەنەکانی لەگەڵی دانانێت ئەم پرۆژە یاسایە پەسەند بکەن لە پەرلەمان پرۆژە یاسای پاڵپشتی ئاسایشی خۆراکە بودجەیەکی زۆری بۆ دانراوە کە ئەگاتە تقریبان 25 تریلیۆن دینار کە ئەمە پرۆژەیەکە بۆ چەند کەرتێک دانراوە ینی بۆ نمونە لە کۆبوونی خۆراک کارەبا چاودێری کۆمەڵایەتی پەرەپێدانی هەرێمەکان ئەمە پرۆژە ئاسایە جۆرێک ناکۆکی و بەرکەوتنی لە نێوان لایەنە سیاسیەکان دروست کردووە ئەو لایەنانەی کە دژی پرۆژە یاساکان بەتایبەتی چوارچێوەی هەماهەنگی پیان وایە پرۆژە یاسای بەتەمایی ئەوەی کەم حکوومەتە بەردەوام بێ لە ئەرکەکانی ینی پێیان وایە کە ئەمە چیتر ئاسوویەک بۆ پێگەنانی حکوومەتی نوێ ناهێڵێتەوە تا کۆتایی ئەم ساڵ لەبەر ئەوان لەگەڵ ئەوەدان کە حکوومەتی نوێ پێک بێنێن لەبری ئەوەی کە ئەم پرۆژە یاسانە بهێنرێتە ئەنجومەنی عێراق ئەم پرۆژە یاسایە کە بودجەیەکی زۆری بەدانراوە ئەم حکوومەتە دەستکراوە کە لە دابینکردنی پرۆژەکان بە دیوێکی ترە پیان وایە ئەمە ئەم حکوومەتە کە ئێستا نزیکە لە سەدر و لایەنەکانی ترەوە پیان وایە ئەم حکوومەتە زیاتر لە بەرژەوەندی لە خزمەتی ئەجەندای ئەو لایەنە کارەکە لە عێراقدا باشە کاک ڕێبوار فراکسیۆنە کوردیەکانیش بە هەمان شێوە لەسەر ئەم پرۆژە یاسایە هەڵوێستیان هەبووە و باز لەوە دەکەن کە ئێمە هەڵوێستێکی دیاریکراومان دەبێت و جۆرێک لە ناڕزایەتیان لە پرۆژە یاساکە هەیە ئەم پرۆژە یاسای گرفتی چییە چ شتێکی هەیە کە تەزاڕوو لەگەڵ بەرژەوەندەکانی هەرێمی کوردستانە بکە بەڵێ لەم پرۆژە یاسایە دوێنێ وەزیری دارایی عێراق وتی کە لەم پرۆژە یاسایە هیچ بڕەپارەیەکی دیاریکراوە بۆ هەرێمی کوردستان نییە جگەلەوە تەنها کە ئەوەی کە لە هەرێمی کوردستان لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە شایستەی دارایی جوتیارانە کە لەم پرۆژە یاسایە بڕی شایستەی دارایی جوتیاران گەرمی جوتیاران دیاری کراوە هەرێمی کوردستان و پەرلەمانتارەکانی پێیان وایە کە دەرگا ئەکاتەوە بۆ گەندەڵی هەندێک بڕگەی ئەم پرۆژە یاسایە دەرگا ئەکاتەوە بۆ گەندەڵی لە کەرتە جیاوازەکانە بۆیە دژی ئەوەن کە هەنێ بڕگەی دەنگ بە هەنێ بڕگەی بن نەک هەمووی چونکە هەنێکی لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە بەڵام هەنێکی پێیان وایە دەرگای گەندەڵی ئەکاتەوە ناکرێت دەنگی پێ بدرێ باشە ئەگەر ینی حیزبە کوردیەکان بەردەوام بوون دەسەرەوەی کە هەڵوێستیانە بێ سەبار بە پرۆژە یاساکە ئەم پرۆژە یاسایە دەچێتە باری جێبەجێکردنەوە دەنگی پێ دەدرێت ئەوەی کە تا ئێستا هەیە زەحمەتە چونکە بەپێی ئەو ناڕزانی کات ئێستا هەیە لە ناو فراکسیۆنە جیاوازەکان و فراکسیۆنە کوردیەکانیش تا ڕادەیەک یەکگرتوون بۆ پێی کە شەوی ڕابردوو کەبوونەیەکیان کردووە تا ڕادەیەک هەڵوێستن لەسەرەوەی کە دەنگ بە کام بڕگانە بن و کام بڕگانی ڕەت بکەنەوە ئەو هەواڵوێسیان وا کات کە ینی جۆرێک گرتویان هەبێت لە ئەنجومەنی نوێرانە ئەگەر ئەمان نەچنە کۆبوونەوەکەوە ئەستەمە پرۆژە یاساکە تێپەڕێنرێ جگەل لەوەش بە هەمان شێوە لایەنەکانی تریشی ئاش کە بەشێکیان دژیان پرۆژە یاسان ئەگەری ئەوە هەیە
کە ڕێگە نەدەن پرۆژه یاساکە دەنگی لەسەر بدرێت و پرۆژه یاساکە پەک بخرێت. باشە کاکرەبوار هەر لە نێوم پرۆژه یاسایە کۆمەڵێک پرسیاری دیکەش دێتە پێشەوە کۆمەڵێک پرسی دیکە ئاراستە دەکرێت. ئەویش وەزیری وزە و سەرچاوە نەوت و سەرچاوەکانی وزەی عراق باسی لێ کردەوە کە ئەگەر هەرێم بڕەنەوتی پێویست نەنێرێت لەم پرۆژه یاساییشە پشکی هەرێمی کوردستان بۆ ساڵی 2022 بڕی پاری پێویست نانێرێ بۆ هەرێمی کوردستان. ئەم بابەتە چی لە چێوە سەرچاوە دەکرێت؟ وەزی لە دوای بڕیارەکەی دادگای فدراڵی سەبارەت بە یاسای نەوت و غازی هەرێم حکوومەتی عراق وەزارەتی نەوتی عراقیش هەنێ ڕێشۆنیان گرتوتە بەر لە بەرامبەر هەرێمی کوردستان. ئەوان پێیان وایە لە ئێستا وەکو دوێنێش وەزیری دارای عراقوتی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان لە دوای بڕیارەکەی دادگای فدراڵی نادەستوریە. ئەوان پێیان وایە هەرێمی کوردستان داهاتی نەوتی ڕادەست نەکردووە لەبەرەوە ناکرێت لەم پرۆژه یاسایە پشکی پێ بدرێت. ئەوانە پیان و هەر کاتێک هەرێمی کوردستان داهاتی نەوتی ڕادەست کرد ئەو کاتە توانرێ پشکی هەبێت. لەبەر ئەوە ئەوان پێیان وایە نابێ هەرێمی کوردستان لەم پرۆژه یاسایە کە پێڵی پرۆژه یاسای پاڵپشتی یاسایش خۆراک پشکی هەبێت. لەبەر ئەوە ئەوان چاوەڕێەکەن کە بڕیارەکانی دادگای فدراڵی لە هەرێمی کوردستان جێبەجێ بکرێن پاشان قسە لەسەرۆ بکرێ هەرێمی کوردستان پشکی هەبێت یاخۆ نەخێت. باشە ئەم پرۆژه یاسایە لە کاتێکا کەیسە زۆر پرسی وشکە ساڵی و هەروە پرسی ئاو خۆراک و جۆرەجی هەروە شەڕی رووسیا ئۆکرانیش دێنێتە ئاراوم پرۆژه یاسایە تا چەند لە بەرژەوەندی گەلی عراقدا هیچ گۆڕانکاریە بەبڕی ئەو خۆراکانە کراوە کە خزمەت بە هاوڵاتیان و پێشکەش بە هاوڵاتیانە کرێ؟ بەڵێ لە بڕگەکانی ئەم پرۆژه یاسا ئاماژە بۆ کراوە کە باشکردنی مادەکانی کۆبوونی خۆراکی تێدایە ینی کە ئەو کۆبوونی خۆراکە لە مادە خۆراکیەکان کە داواشەکرێت بەسەر هاوڵاتیانە کە پێوترێ بایایی ئەمانە هەوڵ درراوە ینی وا باسکراوە کە باشتر بکرێن و زیاتر بکرێن. جگە لەوەش بڕەپارەدانراوە بۆ چاودێری کۆمەڵاتی و خێزانە هەژارەکان ئەوانەیە کە لە ڕووی مادیە و تووشی قەیران بوون بە هەمان شێوە لەسەر مەسەلەی کەرتی کارەبا یعنی قەیرانی کارەبا کەسێک کە لە قەیرانە درێژخانەکان لە عێراق. ئەمە لەم پرۆژه یاسا نزیکەی 8 تریلیۆن دیناریشی بۆ تەرخان کراوە بە تایبەتی بۆ ئەوەی کە ئەو قەرزانی کە لەسەر وەزارەتی کارەبای عراقی لەسەر حکوومەتی عراقی لە بەتایبەتی لە ئێران ئەو قەرزانی پێ بدرێتەوە زائیدەن بودجەکە بەکاربێنرێت بۆ کڕینی غازی سروشتی لە ئێران کە بەتایبەتی کە ئێران ئێستا قەرزێکی زۆری لە عراق و پێی وایە گەر عراق ئەم قەرزانە داتۆ ئەستەمە بتوانن غاز بۆ عراق بنێرن لەبەر ئەوە کە ئێستا عراق بەرەو گەرماڕوە قەیرانەکەی تر هێندەی تر قوڵ کردوێتەوە. باش لە کاتێکا هێشتا حکوومەت پێکنێنراوە تەشکیلی حکوومەت دیاری نەکراوە ئەم پرۆژه یاسایە بە شێوەیەکی شەفاف جێبەجێ دەکرێت لە نێوم گرژی سیاسیانی عراقا؟ خۆی کێشەکە ئەوەیە کە ئەم حکوومەتی بتوانێت حکوومەتی کاربڕێکە. ئەم حکوومەتە تەنها کاروبارەکانی ڕۆژانە بڕێکە. هێنانی ئەم پرۆژه یاسایە بۆ پەرلەمان ینی کە لە ناو خودی پەرلەمان حازکراوە بەتایبەتی فراکسیۆنی سەدر ئەوانە پێیان وایە کە بێ ینی چاوەڕێ حکوومەتی تازە نەکرێت لەبەرەوە دەرگاکانی پێگەنانی حکوومەت گفتوگۆکان هەمووی داخراون ینی هیچ بژاردەیەک نەماوەتەوە کە ئەوەی کە سەدر مەبەستێتی تا ئێستا ئەوەیە کە خۆیان بتوانن حکوومەت پێک بێن و لایەنەکە ببنە ئۆپسیۆن بەڵام لایەنەکانی تر سورن لەسەر ڕۆستەکانیان پێیان وایە ئەمە حکوومەتە پێویستە لە زووترین کاتە کۆتایی پێبرێن حکوومەتی تازە دروست کرێت لەبەرەوە حکوومەتە حکوومەتیش کاربارەکەرە دەسەڵاتەکانی سنووردارن ئەم بودجە گەورەش بکێتە بەردەچی بواری گەندەڵی و بواری خزمەتکردن بە ئەجەندای لایەنەکانی تر زیاتر ئەکاتەوە. باشە لە کاتێکە کە پرۆژه یاسایەکی وا لە ئارادایە وەکو پامنێرمان بستون سەلامیش لە بەغا و باسی کرد ئێستادا لە بەغا خۆپیشاندانە یعنی هۆکاریم خۆپیشاندانانە بۆ چێگەڕێتەوە لە کاتێکا کە وردە پەرلەمان دەوێت خزمەتی شەقامی عراقی بکە شەقامی عراقی چی دەوێت؟ بەڕای من کە ئێستا عراق لە ڕۆژێکی سیاسی ینی ئالۆزە بوونی خۆپیشاندان لەم کاتەدا ینی بە ئەستەم نازانرێت ناڕازایەکان لە کێشەی ئاو کارەبا و بودجە و نەبوونی خزمەتگوزاری بە تایبەتی لە شارەکانی وەکو بەغدا و شارەکانی باش و ناوەڕاست ئەمانە کێشەی خزمەتگوزاریان زۆرە ساڵانی ڕابردووش ینی خۆپیشاندان نەبوو لە دژی کارەبا لە جی نەبوونی خزمەتگوزاری ئێستاش ینی کێشەکان نەک چارەسەر نەکراوە بگرە بەرەو قوڵبوونەوەی زیاتر ڕوون ئەگەر ڕەوشە سیاسەکە بەم جۆرە بەردەوام ینی ئەگەری خۆپیشاندانی زیاتر و ئالۆزبوونی زیاتری ڕەوشەکە هەیە لەبەرەوە ئەمای کە لە عراق ڕۆیا لە بەغا ڕۆیا شتێکی چاوەڕوان کراوە ئێمە بینیمە لە ساڵی 2009 سەردەمی حکوومەتەکەی عادل عەبدولمادی خۆپیشاندانەکان بە جۆرە فراوان بوون کە چەند مانگێکی خان حکوومەتەکان
دوورخستەوە ئێستاش ئەم خۆپشتانان ینی زمینێکی لەباری هەیە ئەنی ئەگەر ئێمە بتوانین ئەوەش بڵێن کە پێچێ لایەنەکانی تریش هانداری بن بۆ ئەم خۆپشاندانە بۆی بتوانن ڕێ لەو هەنێک لەو ئەنجێدا سیاسانی لایەنەکانی تر بگرن لە پەرلەمان. باش کاکرێبوار بابەتێکی زۆر باسی لێەوە دەکرێت ئەم گرژیانەی نێو عێراق واوە حیزبە سیاسیەکان بە شێوەیەکی گشتی لێکدانە و بۆچوونەکان زۆر جیاوازن لە پرۆسی حکومڕانی عێراقدا زۆر جار باس لەوە دەکرێت کە ڕەنگە ئەم ئاراستەیە ئامانجلەی گۆڕینی پرۆسی حکومڕانی بێت لە پەرلەمانیەوە یاخود لە کۆماریەوە بۆ سیستەم و بۆ قۆناغێکی نوێ یعنی ئەم گرژیانە و هەروە ئەم پێداگری حیزبە سیاسیەکان لە عێراقا چاوەڕوانی چی لێ دەکرێت ئامانجی دیاریکراویان شێ لەم بابەتانەیە. پرۆسی سیاسی لە عێراق ئێستا لە دوای ساڵی 2005 و پەسەندکردنی دەستوری هەمیشەی عێراق سیستمەکە سیستمێکی پەرلەمانیە یعنی ئەوەی کە هەیە سێ سەرۆکاتێکە بەپێی ئیستیحقاقی پێکاتەکان دیاری کراوە ئەمە سیستمەک تا ئێستا بەردەوامی هەیە بۆ داهاتوش بەتایبەتی مقتەدا سەدر پێی وایە بێ گۆڕانکاری تێدا بکرێت سیستمی سیاسی لە عێراق بەشی لە لایەنەکانیش بە هەمان شێوە لەگەڵ ئەویادان دەستور هەموار بکرێتەوە ئەم گۆڕینی سیستمە ئەبێت لە ڕێگەی هەموارکردنەوەی دەستور بێت ئێمە کە دەستور نەگەڕێتەوە لە پەرلەمان گۆڕانکاری تێدا نەکرێتەوەمانە ناتوانرێت دەستور ئەوەی کە سەدر ئێوێ ئێستا ئەوێ لایەنەکان حکوومەتێکی زۆرینە پێک بێنن کە خۆی سەرۆکاتی بکە لایەنەکان تر ببنە ئۆپۆزیسیۆن وەکو مۆدێلێکی تازە یعنی ئەمان پێیان وایە کە تا ئێستا ئەم پرۆسەی کە لە عێراق هەیە ئەو ئەزمونەی کە لە عێراق هەیە تا ئێستا سەرکەوتوو نەبووە ینی پێیان وایە شکستی ناو پێویستە ئەم جۆرە حکومڕانیە بگۆڕدرێ ینی بەرپرسیارەتەکان ڕوون و ئاشکراتر بن سەدر پێی وایە ناکرێت کێکەکە لە بینی هەمویانە دابشکرێ پێی وایە ئەبێ چەند لایەنێک بەرپرسیاتی وەرگرن چەند لایەنێک بچنە دەرەوەی پرۆسی پێگەنانی حکوومەت وەکو ئۆپۆزیسیۆن چاودێر بن بەڵام لایەنەکانی تر بەتایبەتی دەوڵەتی یاسا هەڵپەیمانی فەتح و ئەم لایەنە سەرکیانە پێیان وایە کە ئەبێ ئەم پرۆسی سیاسیە بەردەوامە لەبەرەوەی پێکاتی عراقی پێکاتی نەتەوەی ئەمانە ئەوە هەڵەگرێت لایەنەکان بە تەوافق و بەسازان حکوومەت پێک بێنن نەک ئەوەی کە هەندێک هێز بچنە دەرەوە کە تا ئێستا ڕۆڵی سیاسیان هەیە ینی خاوەن هەژمونن هێزی چەکداریان هەیە ئەمانن بە ئاسایی ناکرێت بکرێنە دەروی پرۆسی سیاسی بەڵام سەدر پێی وایە کە ئەمە جۆرێک لە بیکردنەوەی کە ڕادیکاڵی هەیە پێی وایە کە بەڵێ ئەکرێ ئەمانە بخرێنە دەروی بازنەکە ئەو لەو هێزانەی کە بەتایبەتی ئەو هێزانی حەشدی شعبی لە چەکدا بماڵڕێن بخرێنە ناو سیستمی سیاسی جێشی عراقیەوە سیستمی سەربازیەوە عێراق کامەیانی بۆ گونجاوترە ئەوەی کە تا هێستا بۆ پێی کە تا ئێستا حکوومەت پێکنێنراوە نەتوانراوە هیچ لایەنە بگەنە سازان ینی جۆرێک لە ناڕوونی دیارە ینی هەردوو ئەگەر هەردوو بژاردەکە شەیە ینی بۆ جۆرێکە حکوومەت بە زۆرینە یاخود بۆ جۆرێکە حکوومەت بە تەوافق بەڵام تا ئێستا هەردوو بەرەکە ینی هەردوو لایەنەکە دەست پێشخەرەکان یەکتر قبول ناکەن ینی ئەوەیشی کە هەبوو لە ڕابردووە پەرلەمانتارێکی سەربەخۆ ئەو هێزانەی کە خۆیان بە سەربەخۆ ناوهێن نابوو ئەوانیش ناتوانین لەو نێواندا ڕۆڵێ بگێڕن کە بتوانن بەلایەکە بکەون ئەوانیش وەکو لە جۆرە لە گۆڕەپانەکە مانۆڕی خۆیانەکەن تا ئێستا نەتوانراوە ینی هیچ لایەکیان پێ بەلایەکە بە هەمان شێوە ئەو دەستوەردانانی کە لە دەریشەوە ینی لە دەروی عراقیشەوە هەن تا ئێستا نەیانتوانیوە ینی پاڵپشتیەکان بگاتەوە ئاسەی بەرێک بخانە پێش بەرێشترەوە. باشە کاکرێبوار باس لە دەزوەردانە دەرەکیەکان کرد لەنێو پرۆسەی سیاسی عێراقدا پێتان وایە ئەو دەزوەردانانە ئەم ئامانجی ئێستەی لێکەوتوتەوە یاخود فعلەن دەزوەردانە نێودەوڵەتی و هەروەها هەرێمیەکان ئامانجیان چارەسەرکردنی ڕۆژی عێراقە خۆی ئەگەر ڕاستیت بێ هەردووشی هەیە ینی ئەوەی کە دوێنە دەوڵەتی یاسا ینی پەرلەمانتاریشان باسی لەوە کرد ینی دەزوەردانەکان ئەوەی بە ئامانجی ئەوەن کە هاندانن ئەوەن دەزوەردانی فعلینین ئەنی بۆ گۆڕینی ئاراستەکە وەکو جۆرێک لە ڕەچاوکردنی بەرژەوەندی بۆ نمونە ئێران ئەمریکا وڵاتانی تر ئەیانوێ لە حکوومەتی داهاتوو بەرژەوەندیەکانیان لە بەرچاو بژیرێ ینی بەرژەوەندی نایە هیچ لایەنێک نایە بەرژەوەندەکانی لە حکوومەتی داهاتووە بکەوێتە مەترسیا خود بەرژەوەندەکانی بە جۆرە لە جۆر حسابی بۆ نەکرێت ئێران و ئەمریکا هەریەکان بە جۆرێک حکوومەتی داهاتوو بۆ ئاراسەیەکە لە بەرژەوەندێتی بەڵام تا ئێستا دەزوەردانەکان بۆ ئاراستەیە نەبوون بتوانن فشارەکان کاریگەر بن و بتوانن لە ناو ئەنجومەنی نێرانی عێراقا پرۆسەکە بەلایەکە بخەن. باش کاکرێبوار بابەتێکی دیکەژەیە ئەویش پرسی بڕیارەکانی دادگای فیدراڵی و هەروەها وابەستە بە دەستوری عێراقەوە
کۆمەڵێک تەناقوزات هەیە کە باسی لێوە کرێت شارەزایان یاساناسان و هەروەها ڕۆژنامەنووسان و سیاسیەکان دەڵێن جۆرێک لە جیاوازی لە دەستور و لە بڕیارەکانی دادگای فدرال بە تایبەتی ئەم بڕیارە نوێیانی کە لەسەر پرسی فرۆشتنی نەوت هەرێمی کوردستان دەری کردووە دەستوری عێراقی ڕێگە دەدات بە فرۆشتنی نەوت و هەروە سەرچاوە تایبەتەکانی هەرێمی کوردستان بەڵێ بەپێی دەستوری عێراقی کە 2005 پەسەند کراوە بەڕێبردننی نەوت ینی پرۆسێکی هاوبەشە ینی لە بینی هەرێمەکان و حکوومەتی ناوەندیە ئەنی ئەمە پرۆسەیەکە ڕێگەی بە هەردوو لاداوە بەڵام کێشەکە لەوەیە کە تا ئێستا لە عێراق یاسای نەوت و غاز نییە لە هەرێمی کوردستان یاسای نەوت و غازێ بەپێی یاسایە پرۆسی نەوت دەرهێنان و فرۆشتنی نەوت بەردەوامە یانە بەڵام لە حکوومەت ئەوەی کە تا ئێستا کێشەیەک ئەوەیە کە لە عێراق تا ئێستا یاسای نەوت و غاز نییە ئەمەش بۆتە گرێکوێرەیەک بۆ ئەوەی سیاسەتی بەڕێبردنی نەوت لە عێراق ڕوون نەبێت لەبەر ئەوە ژوای کردووە کە ناکۆکیەکانی نێوان هەرێم و بەغا لەسەر یاسای نەوت و لەسەر دۆسیە بەڕێبردنی نەوت بەردەوامن بە بڕیارەکەی دادگای فدرالیش لەبری ئەوەی کێشەکان بەلایەکە بخات پرۆسەکەی زیاتر ئالۆز کرد لەبەرەوەی کە هەرێمی کوردستان ئێستا پێی وایە کە بڕیارەکەی دادگای فدرالی سیاسیە ئەوەندەی کە یاسایی بێت و ئەوەی کە خزمەت بە پرۆسە بکە لە ڕابردوودا دادگای فدرالی کۆمەڵێک بڕیاری داوە ینی هەمەش ینی بە بڕوای لایەنە سیاسەکان ڕەوشەکەی ئالۆزتر کردو لە بەرەوەی کە ڕەوشەکە بەرەو چارەسەر ببرێت باش دادگای کەرخ کە دادگایەکی بازرگانیە بڕیاری دابوو لە چەند مانگی ڕابردوودا کە کۆمپانیا بیانیەکانی هەرێمی کوردستان کە تایبەتن بە دەرهێنان و فرۆشتنی نەوت بدرێن بە دادگا بەڵام لە بەرامبەر ئەمەدا دادگاکانی هەرێمی کوردستان هۆلێر داوای هەڵپەساندن و دواخستنی ئەم دادگایکردنیان کردووە درانی ئەم کۆمپانیانە بە دادگا سەرچاوکەی لە چیوە یعنی دادگای فیدراڵی دادگای کرێخ بۆچی ئەم هەڵوێستی بەرامبەر بە کۆمپانیەکانی هەرێمی کوردستان دەرکردووە ئەمە بە بڕای من زیاتر لە ڕوانگە سیاسیەکەی جۆرێکە لە فشارە سیاسەکان بۆ سەر هەرێمی کوردستان ینی بۆی هەرێمی کوردستان ینی ناچار بکرێت کۆمەڵێک سازش بۆ حکوومەتی عێراقی بکە ئێمە بیرمان نەچێ ئێستا وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغداد یەکێ لەو پرسانەیە کە گفتوگۆی لەسەر کرێ دۆسیی نەوتە ینی ئێستا ئەگەر لە هەرێمی کوردستان و وەزارەتی نەوتی عێراق لەسەر ئەم پرسانە بگەنە ڕێکەوتن ئەم جۆرە دادگایەکردانە ینی بە جۆرە ئۆتۆماتیکی سڕەکرێن ناگەنە ینی ناگەنە ئاکام لەبەر ئەوە هەمووی وەساوەتەوە سەر ئەو گفتوگانەی کە ئەکرێت ڕۆژانەیان ماوە لە بینی هەرێمی کوردستان و لە بینی عێراقا وەفدی هەرێمی کوردستان دوێنش قسان کرد کە لەسەر مەلەفی میلاکات و داهاتی ناوخۆی و لەسەر ئەم کۆمەڵێک راپۆرتی هاوبەش لە بینی دیوانی چاودێری دارایی هەرێم و بەغا ئامادە کراوە و پەسەندیش کراوە ئەوەی کە تا ئێستا ناکۆیشی لەسرە لە دۆسیە بەڕێبردنی مەلەفی نەوت و دەرێنانی نەوت و فرۆشتنیەتی کە بەغا پێی وایە کە ئەم مەلەفە لە هەرێمی کوردستان شەفاف نییە بە پێچە ئەوە هەرێمی کوردستانیش پێی وایە کە ئەوەی کە لە هەرێمی کوردستان کرێت دەستوریە لەسەر بنەمای دەستوری عێراقی کراوە تا ئێستا پێشێرکاریەکی دەستوری تیانە ئەوەی کە ئەمێنێتەوە کە ئێستا وەفدەکە چاوەڕێی وەزارەتی نەوتی عێراقن بۆی ئەوانیش وادێک دابنێن بۆ دەستپێکردنی گفتوگەکان لە بینی هەرێم و لە بینی وەزارەتی نەوتی عێراق بۆ گفتوگۆکردن لەسەر ئەو پرسانەی کە جێی ناکۆکیی هەردوو لایەن باش هەر لە ناو عێراقدا گەر لە بابەتی هەرێمی کوردستان و لە بابەتی عێراقیشدا بەس لە پرسی کەرکووک و هەروەها ئەو کێڵگەنەوتیانە بکەین کە لە نێو کەرکووکدا هەن بابەتێک بڵاو کرایەوە کە پارێزگاری ئێستای بە وەکالەتی کەرکووک باسی لەوە کردوت کە چەند کێڵگەیەکی نەوتی لەلایەن هێزەکانی پێشمەرگە و یاخود لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە کۆنتڕۆڵ کراون و دەیانەوێت خۆیان بڕێوەی ببن یعنی کە باز لە پرسی کەرکووک دەکرێت کێ دەتوانێت بە تایبەتی کێڵگەنەوتیەکان سەرپەرشتی بکات تەنها لە نێو دەتوانرێت حکوومەتی عێراقی و هەروە سوپای عێراقی سەرپەرشتیاری و کێڵگەنەوتیانە بکە ئەم کێشەیە بەکوێ دەگا دەکرێت بە کێشێکی گەورە لێکدانەوەی بۆ بکرێت خۆی ئەمەش هەپەشێکە لە ناکۆشیەکان ینی ئێمە ینی ڕۆژی کەرکووک ڕۆژێکی تایبەتی هەیە لە دوای هاتنی داعش لە ساڵی 2014 ئەو ناوچە جێناکۆکان بە تایبەتی کەرکووک و سەلاحەدین و مووسڵ و ئەمان ئەو منتیقانی کە کەونە جێناکۆک زۆربیان لەلایەن داعشەوە داگیر کران لە دوای کۆنتڕۆلکردیان لەلایەن هێزی پێشمەرگەوە بەشێکی زۆریان کەوتنە دەست پێشمەرگە ئەو ناوچانەی کە بیرەنەوتی تدایە بەڵام لە دوای ساڵی 2007 جارێکی تر ڕۆژەکە بە جۆرێک گۆڕا هێزی عێراقی گەڕایەوە کەرکووک و چەند ناوچێک بەڵام هێشتا حکوومەتی عێراقی پێ هێشتا تەواوی ناوچە جێناکۆکان ئەوەی کە پێشتر تا ساڵی 2003 لە دەست پێشمەرگەیە بووە
زیاتر لە دەست پێشمەرگا پێویستە پێشمەرگە و هێزەکانی هەرێمی کوردستان بگەڕێنەوە دووە بەڵام ئەمە تا ئێستا حکوومەتتی عراقیش نەیتوانیوە ئاسایشی ئەو ناوچانە ڕۆژی ئەمنی ئەو ناوچانە کۆنتترۆل بکات هەر بۆی ئەبینن ماوە چالاکی تیرۆسی داعش لەو ناوانە بەردەوامە حکوومەتتی عراق خۆی کۆنتترۆلی ئەو ناوچانەی پێ ناکرێت لەبەرەوەی کە تا ئێستا هەرێمی هێزی پێشمەرگە لەو ناوچانە ماوەتەوە جۆرێک لە ئەمری واقعی لاتەوە گفتوگەکانیش لە بینی وەزارەتی پێشمەرگە و لە بەرنی وەزارەتی بەرگری عراقیە بۆ دروستکردنی هێزی هاوبەش لەو ناوچانە هەنگاوەکانی سستە تا ئەسە نەچۆتە سەر بابی ئەوەی کە بەکردداری بتوانن ڕۆژی ئەو ناوچانە بە تەواتی کۆنتترۆلکەن و هێزی هاوبەش لەو ناوچانە جێگیر بکەن. باش دوا پرسیارم کاگرەبوار دەگەڕمەوە سەر پرسی پرۆژه یاسای پاڵپشتی ئاسایشی خۆراک کە لێسادا دووبارە لەسەر هەمان پرس بەغدا و هەرێم بوونێتە دوو بەشی جیاواز پێشبینی دەکەنم کێشانەی عراق و ئەم چەخبەستویە سیاسیەوە هەروە ئەم پرۆژه یاسانە کە ناوبەناو دەردەکرێت و کێشەی لێ دەکەوێتەوە دووبەرەکی نێوان حکوومەتی فیدراڵی و هەروانە هەرێمی کوردستانی لێ دەکەێتەوە تاکی بەردەوامە بێت. بەڕای من ئەم پرۆژه یاسانە کە ئێهێنرێنە ئەنجومەنی ڕانەقەوە بخراناتە دوای پێکەنانی حکوومەت ینی ڕۆژەکەی ئاسانترە کرد ینی پرۆسەکەی ئاسانترە کرد هەرێمی کوردستان ئەوەی کە پابندی لەسەر بوو جێبەجێ بکردە ئەوەی کە لە پرۆژه یاساکانە دیاری کراوە بۆ هەرێمی کوردستان جێبەجێ ئەوەشی کە پابند نابێ پێ ینی ئەوەی کە لە تێڕوانی هەرێمی کوردستان لە بەرژەوەندی نیە دەنگی پێ نادا ئەمە ینی چۆنەڵی ڕۆڵی پەرلەمانیە لێنەرانی کورد لە پەرلەمانی عراق دەتوانن چی لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە لەو پرۆژه یاسانە جێگەی بکەنەوە ئەوەشی کە لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە بە تایبەتی ئەو یاسانەی کە سیادی نین حکوومەت هەرێمی کوردستان دەتوانێت پابند نەبێت پێوەی. بەڵێ بەڕێز ڕێبوار بەڕێز ڕێبوار حەمەویست کە بەڕێزیان ڕۆژنامەنووس بوون و ڕاستەوخۆ لێرە لە ستۆدیۆ میوانی من بوون سپاس بە ئامادەبوونت ماندوو نەبی